چەند خۆشە متمانەت بە وڵاتەکەت هەبێت. ئای وڵات چەند شیرینە، شوێنی لەدایکبوونت، شوێنی گەورەبوونت، خاکێک کە نان و ئاوەکەی لەسەر بەدەستدێنی کە مردیشی هەر لە ئامێزت دەگرێتەوە. ئەها کەسانێکمان هەن لە ئەوروپا دەمرن، لە ئەمریکا دەمرن، ئەگەر توانای داراییان هەبێ ئیلا جەنازەکەی دێننەوە، مەیتەکەی دێننەوە، ئەڵەن لە خاکی دایکی نیشتیماندا نێژرا. یعنی کەسێک کە کەسێکی لێ مردووە ئەگەر لە غەریبی دابێ زۆر بۆی مەحزوونە کە جەنازەکەی دێتەوە پەنا بەخوا، جگەر گۆشەکەی مردووە لە ئەوروپا بە تارە بە مەسرەفی زۆر بە تەکلیف هێناویانەتەوە بەس ئەوەندە جەنازەکە لێرە بنێژرێ، سەبوریەک بەدڵی دادێ. ئەم نیشتیمانە چەند خۆشە دڵنیابی تێیدا، متمانەت پێی بمێنێ، متمانەت بە کاربەدەستانی وڵاتەکەت هەبێ، چەند خۆشە متمانەت بە حکومەت هەبێ بتوانی پارەیەک لە بانکادانی. من ئێستا لە جەنابتان دەپرسم 500,000 دینارت هەبێ، مەترسیت هەیە کە لە ماڵەوە لێن نەدزن، ناوێت بە ئیسراحەت دەبێت لە جیفان تابێت لە جیفانیش لە واسیە لە بازار لێت بکەویان لێ بدزن. لە هەموو دنیای ئەم سەردەمەدا لە زۆربەی هەر زۆری وڵاتانە یەک کەس دینارێکی لە جیفانان نییە، کەسێک دۆلارێکی لە ماڵەوە دانراوی نییە. متمانەی هەیە بە حکومەتەکەی، ئەیبا لە بانقا تەسلیمی دەکا، ئەو بانقا پارەکەت دەپارێزێ. تۆ یەک مەترسید نییە، حکومەت دەڕوخێ، کاربەدەست لا دەچێ، ئینتیخابات هەڵدەوەشێ، چی دەبێ؟ متمانەت بە نیشتیمانەکەت هەیە، ئەوە نیشتیمانەکەت ئەو بانقا پارەکەی بۆ هەڵگرتووی. بەڵام وەرن بزانن لە وڵاتی ئێمەدا بەڕێزان چێ دەتوانێت 10,000 دینار لە بانقێکا دانێ، بەخوا متمانەی پێ نییە. لەو بە هەژمارە نازام چیەوەی کە خەڵکی پێدە خەڵەتێنن، ئەوەتانێک کابرا کە موچەکەی دێ ملی خۆی بۆ دەشکێنێ، ڕاستە زۆری هەرە محتاجە، بەڵام ئەوەشی کە جیفانەکەشی هێشتا خاڵی نێو سەرچاوێشکەشی هەیە ئەڵێن نەوەکو حکومەت دەستی بەسەراگرێ و بیدزێ، هەر خێرا فەجری بەیانی لە بەردەمی جیهازەکە حازرە. ئەوە هەمووی نیشانەی بێمتمانەییە. بۆیە چەند خۆشە متمانەت بە نیشتیمانەکەی خۆت هەبێ. بەداخەوە خەڵکی ئێمە، خەڵکی کوردستان، خەڵکی وڵاتانی دەوروبەرمان، خەڵکی زۆرێک لە وڵاتان کە عەدالەتی تێدا نییە، تەماشا دەکەی گەنجێکە خۆی بە ئاوی ئیجەدا دەدا کە گەیشتە ئەوروپا ئیقامەی وەرگرت، یەکسەر دەڵێ ئۆخەی ئەوە مافی پەناهەندەییم وەرگرت، نیشتیمانی خۆی بەجێهێشتووە، دایک و باوکی خۆی بەجێهێشتووە، ئەڕوا بووە نەتەوەیەک کە شارەزای ئاینیان نییە، نامۆیە بە کلتوریان، بە تەنیا دەژی، کاری زۆر قورس دەکا، دەست بە دڵ یادێنەوە ئۆخەی ئەوە مافی پەنابەریم وەرگرت. لێرە کە سوکایڵەن ئۆخەی سواز بۆ خواخێری بۆ بکەن، ئەوە مافی پەنابەری